بەڵێ ئەوەی کە دەیزانین و زانیاریمان لەسەر هەیەکە لە کەناڵە میدیایەکان بە بەردەوام ئەوانی کە بەرپرسن لە ڕەوشی ئاوارەکان و پەنابەران ئاماژە بۆ دەدەن کە ئاوارە و پەنابەران بارگرانیەکیان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست کردووە و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش وردە وردە ئیتر پاشەکشەی ئەەکەن لە هاوکاریکردنیان ئەوانش کە ماونەتەوە زۆر هاوکاریەکی کەم ئەکەن. دەمانوێت سەبارەت بەم پرسە زیاتر قسە بکەین. حوسێن کەلاری بەڕێوەبەری گشتی هەماهەنگی و قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆ لەگەڵمان میوانە کە پرسەرەکانمانی ئاڕاستاکەین. بەخێر هاتی. سپاس بۆ جەنابەت. وەک باسم کرد ئاماژە بەوە ئەکرێت کە ئاوارە و پەنابەرەکان بارگرانیەکیان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست کردووە. دەمانێت بزانین ژمارەکەیان چەندە و بۆچی ئێستا بارگرانی دروست بووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان؟ ئەساسەن حکوومەتی هەرێمی کوردستان کاتی خۆی کە ڕووداوەکانی سووریە ڕوویدا بە نسبەت ئەو پەنابەرانە کە لە هەرێمی کوردستان ڕویان لە هەرێمی کوردستان کرد دەواازەکانی لەسەرکردن بۆ خەڵکێکی لە قەوما بتوانن لە ناوچەیەکی ئەمن و استقرارێکی تەواو بتوان بەردەوام بن لە ژیان و هەروەها ئەو خەڵکانەی کە لە نەتیجەی کارەکانی گروپە تیرۆریستەکان لە عێراق بەتایبەت قاعیدەوە دواتە دروستبوونی ڕێکخراوی تیرۆریستی داعش ژمارەیەکی فراوانی خەڵکی ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق ڕویان لە هەرێمی کوردستان کرد تا ساڵی 2017 لە ساڵی 2017 بەدوا وردە قۆناغی گەڕانەوەی ئاوارە ناوخۆیەکان دەستی پێکرد بەڵام تا ئێستا هەندێک ناوچەی لە چۆن پارێزگای عێراق ماوەتەوە کە و ناوچانە ئاسایی نەکراوەتەوە بەگشتی تا ئەم ساتە 900 و زیاتر لە 926,000 ئاوارە و پەنابەر لە 26 کەمپور لە ناو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ژیان دەبەنە سەر بەڵام ئەوانەی کە لە ناو کەمپەکانن لەبەر ئەو ئەم وەزعەیە کە UN هەیەنەوە ئەو فەند و یارمەتیانەی کە لەلایەن کۆوڵاتانی کۆمەک بەخشەوە دابین دەکرا ڕووی لە کەمبوون کردەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەرکی مرۆیی خۆی زانیوە کە ئەو بۆشایە لە نەتیجەی کەمبوونی فەندی UN و ڕێکخراوەکان ڕوویداوە بۆشایەکان پڕکاتەوە بۆیە بەڕاستی بووەتە بارگەرانی بەڵام بەڕغمیەوە چکە حکوومەتی هەرێمی کوردستان باوەڕی بە ئەوەی ئەگەر خەڵکێک لێ قۆمەوە پێویستی بە هاوکاری بوو وەکو دەواازەیەک مادام دەرگای لەسەر کراوەوە پێویست هاوکاری و پاڵپشتی مادی و معنەوی بکرێت بۆیە لەو چوارچەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە بۆ هەر تاکێکی ئاوارە و پەنابەر لە بڕی $2.5 تا $3 خرج دەکات لە سێکتەرە جیاوازەکان. ئەگەر ئەمە تەماشا بکەین مەبلەغێکی زۆر فراوانە کە ڕۆژانە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە $2 ملیۆن بەس بۆ ئاوارە و پەنابەر سەرفەکان لەناو کەمپور لە دەروی کەمپەکان چکەوانەژە دەروی کەمپەکانن بە هەمان شێوەی هاوڵاتیەکی ئاسایی لە هەموو سێکتەرەکانی ژیان سوودمەندە لە شارەکانی هەرێمی کوردستان. جەنابەت ئاماژەت بەوەدا کە لە 2017ەوە ئیدی کە وردە ئاوارە و پەنابەرەکان گەڕانەوە سەر شوێنی خۆیان یارمەتەکانیش کەمە بێتەوە لەو کاتەیە ئایتر هەتاوەکو 2021 ئیتر ئەتوانین بڵێن بە نیمچە ناتەواو یارمەتیەکان ئەگەێنن. اینجا بابزانین لەو کاتەوە تاوەکو ێستا ڕۆڵی نەتەوە یەکگرتوەکان بۆ هاوکاریکردنی ئاوارە و پەنابەرەکان چی بووە کە فۆندەکانیان کەمتر کردێتەوە؟ گومان لەوە نییە وەکو ئەمەژم پێکرد ئەوەندە لە هەندێک جێگە ئەوەندە کەمی کردو بە نمونە ئەگەر باسی وێن یونیسێف بکەم لە یەکی حوتی 2022 بە تەواوی یارمەتیەکانن لە ناو کەمپەکان کە بریتی بوو لە دابینکردنی سێکتەری واشکە بریتی بوو لە دابینکردنی ئاوی خاوێن و ئاوەڕۆ و هەروە پاکردنەوەی ناو کەمپەکان لە خۆڵ و خاشاک بە تەواوی سەحبی کردووە یاخود بودجەی UNHCR کە بودجەی سەرەکیە لە ئیدارەدانی کەمپەکان بۆ ئەم ساڵ بۆ ساڵی 2023 لە 135 کەمی کردووە. WFP ڕێکخراوەکانی تر بە هەمان شێوە هەر هەمویان بەپێ ئەو ئیمکانەتەی کە خراوەتە بەدەستیان هەر هەموو یارمەتیەکانیان کەم کردوەوە بۆیە حکوومەتی هەرێم بۆ خۆی هەڵساوە بە پڕکردنەوەی بۆشایەکان. ئەمە کاریگەری لە ڕووی معنەوی و کاریگەریکی فراوانی هەبوو بەڕاستی لەسەر خەڵکەکە بەڵام لە ڕۆ مادێکەوە حکوومەت بەرامبەر بەو خەڵکە هەستی بە پرسیارەتی کرد و توانی بودجەیەکی تایبەت بۆ خزمەتکردنی ئاوارەکان و پەنابەران دابینکە لە کەمپەکان و خۆشبەختانە ئێستا کار لەسەر ئەوەکری بۆی بتوانین بە باشترین شێوە تا ئەو کاتێک کە کەمپەکانن و ئەو خەڵکانەیە کە دایانوێت لە هەرێمی کوردستانە بەردەوام بن ئێمە بەتایبەت بۆ ئاوارەکان بیرمانەوە کردو بۆی زیاتر خزمەتیان بکەین و زیاتر دیدارەکان باشتر بکرێت لە بابەتی ئاوارەکان چەند کەمپێک لە هەولێر و لە پارێزگای سلێمانی و دارەگەرمیان بکەین یەکواتە تێکەڵیکەین و ناومان ناوە یەخستنی کەمپەکان ئەم پرۆسەیە لە ناوەڕاستی ئەم ساڵ دەست پێ دەکەین. زۆر باشە. وەک خۆشتان دەزانن کە سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق و ڕێژە سەردانی هەرێمی کوردستان بکات و یەکێک لە ئامانجەکانی سەردانەکەشی زیاتر باسی ئەوەش کرد کە لە دۆخی ئاوارەکان
دەوێت زیاتر زانیاری وەربگرێت و بە دوچوونیامەکە بە تایبەتی ئەو خەڵکی کە خەڵکی شنگال و ئاواری شنگالن. جا پێتان وایە کە سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان کە سەردانی ئاوارەکانەکات ئێوە لەو کاتە هیچ ئامادەکاریەکتان کردو کە داواکاریەک پێشکەش بکەن؟ هیچ داواکاریەکان هەیە؟ بێشک ئێمە مانگانە هەڵسەنگاندنانەیە بۆ بار و گوزەرانی ئاوارەکان وە پەنابەرانیش لە پاڵەوە و ئەو هەڵسەنگاندنە ئاراستەی بەرزترین دەسەڵاتەکانی حکومڕانی هەرێمی کوردستان کراواتە ئەگەر ئەمڕۆ کە بەڕێز سکرتێری نەتەوە یەکگرتوەکان لەگەڵ جنابی سەرۆکی هەرێم و جنابی سەرۆکی حکوومەت کۆ بێت و ئەوان داتاکان و هەڵسەنگاندنەکانیان لە بەردەستەوە پێداویستەکانیشیان لە بەردەستە کە بە شێوەیەک دەکرێت خزمەت بکرێت. ئاماژەت بە بابەتی شنگال کرد. بابەتی شنگال حساسە جیاواز لە هەموو ناوچەکانی تری عێراق بەداخەوە تا ئێستا ئەو ڕێکەوتنێکەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی حکوومەتی عێراق بوو میکانیزمەی کە دانرا بوو تا ئێستا پابەند نەبووە نەتوانراوە شنگال و دەوروبەری شنگال لە ئاسایی بکرێت بۆ ئەوەی خەڵکەکە بتوانێت بگەڕێنەوە بۆ جێگە و ڕێگەی خۆیان. ئێمە بەڕەگمی هەموو ئەوانە تیمی گەڕانەوەی ئارەزومەندانەمانەیە لە هەموو شارەکان بەڵام تێبینیمان کردو لەبەرەوە بەتایبەت ناوچەی شنگال ناوچەیەکە کە ئەمنیەتی تیانەیەوە چەند گروپێکی لە یاسا بەدەر و خەڵکانێک کە لە دەرەوە ئیعازیان پێدرێت دەرەوە عێراق یاخود ئەوانەیە ئەو گروپانەی کە وابەستن بە دەرەوە عێراق حکومڕانی ئەو ناوچاکەن بەداخەوە زمینە لەبانیە بۆی ئەو خەڵک بتوان بگەڕێن. ئێمە تەمە ناکەن هاتنی سکرتێری نەتەوە یەکگرتوەکان هاندەرێکی پاڵ پشتێکی وابێت کە بتوانێت حکوومەتی عێراق قایل بکە بۆی کە ئەو گروپانە لە یاسا بەدەرن و باوەڕیان بە یەکسانی بە پێکەوژیانی لە شارەکانی لە قەزای شنگال و ناوچەکانی شنگال دەربکرێن و بۆی ئەو ڕێکەوتنامە و خۆی جێبەجێ بکرێت و خەڵکی ڕەسەنی شنگالیش بگەڕێن بۆ جێگەوڕێکی خۆیان هەچەند بەداخەوە وەکو باسم کە حکوومەتی عێراق تا ئێستا پابەند نییە و ئێمەش لە ئینتیزارین بەڕاستی تا جێبەجێ ئەو ڕێکەوتنامە جێبەجێ نەکرد بێشک ئەو خەڵکە ئامادەی ئەویان تیانێ بگەڕێن جێگەکانی خۆیان. باشە لەبارەی ئەمەوێت گەڕانەوەی ئەو خەڵکی کە لە کەمپەکانی ئاشتی و ناوەندی پارێزگای سلێمانی کە زیاتر لە 1000 کەس بەتەمام بیانگەڕێنەوە تا چەندە ئەمە ڕاستە؟ نازانمینی بەڕاستی مژەوە دوێنێ بەلام و جێگەی سەرسوورمان بوو هەندێک دەستگای تری ڕاگەاندن باسی ئەو بابەتیان کرد. من ناڵە پرۆسەی گەڕانەوە وەستاوە ڕەنگە لە مانگێکە چەند ئایلێک بگەڕێنەوە بەڵام بەو ژمارە زۆرە کە دوێنێ دەستگاکانی ڕاگەیاندن باسییان کشتیوان نییە. ئێمە تەمە ناکەین خەڵک بڕێن بۆ جێگەوڕێکی خۆیان و دەرگاشمان ئاوەڵە کردەوە هاوکاریشن بۆ گەڕانەوەی ئارەزومەندانە بەڵام ئەو ژمارە زۆرە نییە نە بەعکس ئەوەی کە باس کراوە تەنیا وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق زۆر بەداخەوە جار بەجار هەندێک تەسریحات دەدەن لەگەڵ واقعەکە ناگونجێ ڕەنگە ئەمە مناڵم سیاسەتی گشتی وەزارەتی کۆچ و کۆچبەرانە ڕەنگە کارمەندێک یا بەڕێوەبەرێک لە جێگەیەک قسەیەکی ئاواکە و ئەبێ و کاتە ئەبێتە خۆراکی میدیایی و میدیا لەسەر ئەو بابەتە زۆر قسەی لەسەرکەم بەڵام وەکو واقعوانیە. باشە باسی وەزارەتی کۆچ و کۆچبەران کرد با باسێکی عێراق بکەین. تا چەندی حکوومەتی عێراقی یارمەتی دەرە لە گەیاندنی هاوکاری بۆ ئاوارە و پەنابەرەکان تا چەندە هاوکارتانە؟ چ ڕۆڵێک ئەوە بە جێگەی داخە بەڕاستی تا ئێستا حکوومەتی عێراقیی لە ڕابردوو تا ئەم ساتێک کە ئێمە پێکەوەین ئەوەی کە ئەرکی ئەوانە بە تایبەت بەرامبەر بە ئاوارەکان چکە ئاوارەکان خەڵ هەوڵاتی خەڵکی عێراقن نیانتوانێت بێن لە ناو کەمپەکان یاخود لە دەروی کەمپەکان یارمەتی پێویست یاخود تەنانەت ئەو بودجەیە کە بۆ پارێزگاکانی ئەوان بە نمونە ئەو بودجەیە کە بۆ پارێزگای ئەمبار دیارەکرێت بەشێک لە خەڵکی ئەمبار لە هەرێمی کوردستانژین چی لە کەمپولی چی لە دەروی کەمپەکان. ئێمە لە مانگی 12 ساڵی ڕابردوو دانیشتێکمان کرد لەگەڵ وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقی و هەیەی ئیغاسەی ئولیا لە عێراق کە وەزارەتە معنیەکان بەشدار بوون پێمان وتن بەلای کەمەوە بێن ئەو بودجێ بێن بخەنە خزمەتی خەڵکەکە و بەڵێنیشیاندەوە بەڵام بەڕاستی تا ئێستا ئەو بڵێنە جێبەجێ نەکراوە. بەڵێ سپاس بۆ حوسێن کەلاری بەڕێوەبەری گشتی هەماهەنگی و قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆ میوانمان بوویت. سپاس دەکەین. سپاس بۆ یۆش.